لە ڕێکارێکی نوێدا لەژێر دروشمی خاکی ئێمە بەرپرسیارەتی ئێمە و داهاتووی ئێمە سەرۆکایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی کوردستان فاوندیشن هەڵسەوە بە دانان و جێگیرکردنی 500 تەنەکەی خۆلی لەم شێوەیە کە لە دوای منەوە دەیبینن لە نێو سنتەری شاری هەولێر جێگیر کراون کە تایبەتن بە جیاکردنەوەی ئەو پاشماوانەی کەوا کاری ڕیسایکلینیان یاخود دووبارە بەکارهێنانەوەیان بۆ دەکرێت و ئەوانەشی کە بەکار ناهێنرێنەوە لە یەکتر جیا دەکرێنەوە. اینجا ئەو مادانەی کە بەکار دەهێنرێنەوە و ڕیسایکلینیان بۆ دەکرێت بریتین لە چ مادەیەک من بۆتان باسەکەم. ئەو مادانە بریتین لە مادەی پلاستیک و کاغەز و هەروەها قوتووی کانزایی واتە قوتووی خواردنەوە گازیەکان بە شێوەیەکی گشتی و ئەم جۆرە بابەتانە بە شێوەیەکی گشتی دەگرێتەوە و هەروەها بەرهەمی ئەلیکترۆنی و پاتری موبایل یاخود تابلێتی شکا و ئەم جۆرە بابەتانەی ئەلیکترۆنی و مادە ئاسنینەکان ئەوانەشی بەکار ناهێنرێنەوە بریتین لە پاشماوەی خۆراکی و شوشە کە شوێنیان جیا کراوەتەوە بە جیا دوو شوێنی جیاوازیان بۆ دانراوە و هەروەها دەوە لە هاوڵاتیان دەکرێت کەەوە هاوکار بن و پابند من لە دانانی پاشماوەکانیان بەپێی ڕێنمایی نووسرا و لەسەر ئەم سەلەی زبل و خاشاکەی کە دەیبینن و بۆ ژیانێکی باشتر و تەندروستتر و ژینگەیەکی پاکتر پێوە پابند بن.